ئێرە ڕادیۆی دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی کاتژمێر 2تان پێشکەش دەکەین. برای ڕێبەر ئۆجەلان محەممەد ئۆجەلان و مەزلوم دینچ پارێزەری ڕێبەر ئۆجەلان داوای دیداریان ئاراستی سەرۆکایەتی داواکاری گشتی بورسا و بەڕێوەبەرایەتی زیندانی ئیمراڵی بامەبەستی دیدار لەگەڵ ڕێبەر ئۆجەلان کرد. هەروەها ئەمینا کۆنار خوشکی عومەر خێری کۆنار و پۆڵات یەڵدرم برای حامڵی یەڵدرم و مەلی حەچەتین خوشکی وەیسی ئاکتاشیش بە هەمان مەبەست داواکاریان ئاراستی داواکاری گشتی و بەڕێوەبەرایەتی زیندانی ئیمراڵی کرد. ئەڕۆڵ ئاتابای برای ئەرگین ئاتابای و شوکران بایهان خوشکی زەکی بایهان و هەروەها سەلاحەدین یامالاک برای مەحموود یامالاکیش داواکاری دیداریان ئاراستی داواکاری گشتی و بەڕێوەبەرایەتی زیندانی ئیمراڵی کرد. سۆزدار ئاویستان دامی کۆنسەی سەرۆکایەتی گشتی کەجەکە لە دیدارێکی تایبەت کە لە کاناڵی ستێرک تیڤیدا پەخشکرایەوە کادرە پێشەنگەکانی بجووتنەوەی ئازادی کوردی کە لە مانگی حوزەیراندا شەهید بوون و هەروەها کەسایەتە مێژوویەکانی بەبیرهێنایەوە. سۆزدار ئاویستان ڕایگەیاند لەم پرۆسەیەدا بجووتنەوەی ئازادی لەسەر هێڵی شەهیدان درێژە بە تێکۆشانی خۆی دەدات. تەفگەری ژنانی ئازادی تەژەئە هەروەها دەبەپە و دەمپارتی تایبەت بە بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەر ئۆجەلان لە شارەکانی باکووری کوردستان و تورکیا کۆبوونەوەکانیان لەگەڵ گەل دەست پێ کرد. لە چوارچێوەی کۆبوونەوەکاندا لە ناوچەکانی جەزیرە و هەزەخی شەرناخ و مردین کۆبوونەوەکانی گەلی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک ئەنجامدران. لە کۆبوونەوەی جەزیرە نووسراوەیەک خوێنرایەوە و تیایدا ئاماژەبەوە کرا کە ڕێبەر ئۆجەلان دەستی لە زمان جوگرافیا و ناسنامەی گەلی کورد نەداوە و هەروەها ئاماژە بە گرنگی بەڕێخستن بوون لەلایەن ڕێبەر ئۆجەلان دراوە و هەروەها ئاماژە بەوەش کرا کاوتویەتی پێویستە دەوڵەت ڕێ لە بەڕێکخراوە بوون کاتەوە و دان بە مافی گەلی کووردا بنێت. هەروەها لە نووسراوەکەدا لەبارەی تێڕوانینی ڕێبەر ئۆجەلان بۆ ڕۆژهەڵاتی کوردستانیش باس لەوە کراوە کە ئێمە چۆن لە ڕۆژاوا گەلەکەمان پاراست لە ڕۆژهەڵاتیش دۆخێکی وا بێتە ئاراوە بە هەمان شێوە گەلەکەمان دەپارێزین. لە نووسراوەکەدا وتراوە کە ڕێبەر ئۆجەلان ئاماژەی بەوە کردووە کە سەردەمی دامەزراندنی نەتەوەی دیموکراتیکە و باسی لە گرنگی کۆمۆن بوون کردووە. لە چوارچەوەی کۆبوونەوەکە لە ناوچەی هەزەخیش بەرنامی کۆبوونەوەکانی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک ئەنجامدران و لەوێدا لە سەر پرۆسەکە هەڵسەنگاندن کرا. هەروەها لە مێردنیش لە ناوچەی شەمرەخ و دێرەک و مەحسەرد و ستەور و نەسێبین و مدیات دیدارەکانی گەل ئەنجامدرا و لەسەر پرۆسەکە هەڵسەنگاندن بەڕێوەچوو. زیندانیانی قاوشەکانی ژمارە 39 و 30 و 30 و 21 و 33 لاگرتوخانەی ئەمنی باڵایوان بۆ ماوەی مانگێک دیدار لەگەڵیان قەدەغە کراوە. با پێڕاگەیاندراوێک لە 18 ئاداردا پاسەوانان کاتێک سێ زیندانیان بردوتە قاوشەکان لێیان داون و زیندانیەکانیش بۆ شەرمەزارکردنی ئەم کارە چالاکی دەنگ بەرزکردنەوەیان ئەنجامداوە. بۆ پاساوە بەڕێوەبەرایەتی گرتوخانەی وان دیدارەکەی لەگەڵ زیندانیەکاندا قەدەغە کردووە. بنەماڵەی زیندانیان کە بڕیارەکەیان پێڕاگەیاندراوە ناڕزایەتی لەو بارەوە نیشان دەدەن. لە چوارچەوەی لە کۆڵینەوەکاندا بە تۆمەتی گەندەڵی لە ئێزمیر ئۆپەراسیۆنێک لا دژیەندامانی جەهەپە دەستی پێکردووە. 137 کەس کە تۆنج سۆیەر سەرۆکی پێشووی شارەوانی ئێزمیریشیان لەگەڵدایە دەستگیرکران. بە پێی زانیاریەکان لە دوای ئیفادە و لێوەرگرتن لەو 137 کەسە لە کۆڵینەوەکان لەلایەن لێپرسراوی داواکاری گشتی ئێزمیرەوە دەستی پێکردو. دەستگیرکراوەکان دوای لێپرسینەوە ڕەوانەی دادگاکراون. ئەمە لە کاتێکدا ڕۆژی 1 تەمموز لە چوارچەوەی لێپرسینەوەی داواکاری گشتی کۆماری ئێزمیردا لەلایەن دەوڵەتی تورکەوە ئۆپەراسیۆنێک دژی ئەندامانی جەهەپە دەستی پێکرد و دژی شارەوانی گەورە شاری ئێزمیر بڕیاری دەست بەسەرکردن بۆ 157 کەس دەرکرا بوو.
ناوەندی ڕاگەاندنی قەسەدا ڕایگەاندووە لە ناوچەیەکی ڕۆژهەڵاتی دەیر و زور مینێکی چەتەکانی داعشیان پوچەڵ کردوێتەوە. لە ڕاگەاندراوەکی قەسەدەدا هاتووە تیمێکی پاککەرەوەی مینی سەرباهێزەکانی قەسەدە ڕۆژی پێنجشەممە مینێکی شانەکانی ڕێکخراوی تێرۆریستی داعشیان پوچەڵ کردوێتەوە کە لەسەر ڕێگەی ئاگوندی تەکحیحی شارۆچکەی بەسیرا لە ڕۆژهەڵاتی دەیر و زور جێگیر کرابوو. هەروەها ڕاشی دەگەینە ڕێکخراوی تێرۆریستی داعش هەوڵدەدات بە هەموو ڕێگایەک ئاسایشی هاوڵاتیان تێک بدات و ژیانیشان بخاتە مەترسیەوە، بەڵام هێزەکانمان لە تێکۆشان دژی بەرهەمەکانی ئەو شانە ترسونەکە بەردەوام دەبێت تاکو لە ڕێگەوە بنبڕیان بکات. غازی فەیساڵ چاودێری سیاسی عێراقی لەبارەی دۆخی عێراق بابۆنەی وابەستەی گروپە چەکدارەکانی عێراق با دەوڵەتانی دەرەکی و گەندەڵی و خۆڵقاندنی کەشێکی کۆمەڵایەتی ناتەندروست دەڵێت عێراق ڕوبەڕووی ئالۆزی و قەیران دەبێتەوە. هەروەها جەختی ژەکاتەوە ئەگەری هەڵوەشانەوەی ئەنجامی هەڵبژاردننی داهاتوش لە ئارادایە. ئەو چاودێرە سیاسیە با ڕۆژنیوزی ڕاگەاندووە نزیکەی 74 گروپی سەربازی لە عێراقدا بوونیان هەیە کە 34 لەوانە ڕاستەوخۆ پەیوەندیان با سوپای پاسدارانی ئێران و خامنەیەوە هەیە. هەروە دەشڵێت ئەو گروپانە لەبەر ئەوەی پارێزگاری لە پرۆژەی ئێرانی دەکەن ئەو مەترسیش دەخڵقێنن کە عێراق ببێت بە بەشێک لە پرۆژەیەکی گروپگەرایی کە لەلایەن تارانەوە بەڕێوە دەبرێت و ئەوەش دوجار بەغداد لە ڕووی سیاسی و جەماوەریەوە دەبێت باجەکەی بدات. هەروەها غازی فەیساڵ باس لەوەش دەکات کە ئەمریکا بە فەرمی سوپای پاسداران ئەو وەک هێزێکی قەدەغا وەسف کردووە و ئەوەش ڕێخۆشکەرە کە بە ناوی جەنگ لا دژی تێرۆر هەموو هێژوو لایەنێکی سەربەوانیش بە ئامانج بگرێ. هەروە دەشڵێت ئەمریکا لەم دوایە باکرداری شاری خستە سەر بانکە عێراقیەکان و ڕێگری کردووە لا گواستنەوەی موچەی ئەندامانی هەشتی شعبی لا ڕێگەی ئەو بانکانەوە و هەوڵی لاوازکردنی ئابووری و هەڵوەشانەوەی ئەو گروپانی داوە. دەربارەی پرۆسەی هەڵبژاردنیش غازی فەیساڵ چاودێری سیاسی دەڵێت بایکۆتی سەدرریەکان و هەڵویستی ڕوتی چاکسازی با سەرۆکایەتی حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی پێشوو زەبرێکی گەورەی لا فەرمێتی هەڵبژاردنەکان دەدات. لە درێژی قسەکانی شیکدا دەڵێت پێشبینی دەکەم ئەگەر زیاتر لە 80% دەنگدەران بایکوتی هەڵبژاردننی پێشویان کردبێت ڕەنگە لەم هەڵبژاردنە ئەو ڕێژەیەش زیاتر بێت و ئەوەش وا دەکات نەتەوەی گرتوەکان با فەرمی نەیناسێت و دانی پێدا نەنێت. هەروەها سەبارەت با دەستدرێژەکانی دەوڵەتی توت لە هەرێمی کوردستان و عێراقیش دەڵێت هیچ بەهانەیەکی سیاسی و سەربازی نییە، بەتایبەت لە دوای بانگەوازەکەی بە ڕێزۆجەلان بۆ وەستاندنی خەپاتی چەکداری. مقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر ئاڕای دەگەێنێت بەشداری هەڵبژاردنەکانی پەرلەمانی داهاتووی عێراق ناکەین تاوەکو میلیشیاکان هەڵنەوە شێندرێنەوە و چەک ڕادەستی دەوڵەت نەکرێت. دەشڵێت ئەوەی دەیەوێت با بایکوت بکات و ئەوانە دیکەش ئەگەر دەیانەوێت با دوای حەزی دەسەڵات بکەون. هەروە دەشڵێت پێویستە عێراق سەر بەخۆ بێت و پاشکۆ نەبێت و دەبێت کار بکرێت بۆ چاکسازی و سزادانی گەندەڵکاران. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لەبارەی ئاگربەست لە غەزە ڕایگەاند وەڵامی حەماس بۆ پێشنیازی ئاگربەست لەگەڵ ئیسرائیل لە غەزە پێدەچێت لە ماوەی 24 کاتژمێردا بزانرێت و تووشەتی سەلامەتیم دەوێت بۆ خەڵکی غەزە و ئامادەم هەفتەی داهاتوو میوانداری نەتەنیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل بکەم بۆ پێشخستنی هەوڵەکان بۆ گەیشتن بە ئاگربەست. ئەوە لە کاتێکدا حەماس ڕۆژی چوارشەمەی ڕابردوو ڕایگەیاند بۆ گفتوگۆ و هەڵسەنگاندن دەکەن بۆ ئەو پێشنیارە نوێیانەی با مەبەستی ئاگربەست لە غەزە لەلایەن نێوەنگرانەوە پێشکەشکراون. دەشڵێن ئاگربەستیان قبول دەبێت بە ئامانجی گەیشتن بە ڕێککەوتنێک کە کۆتایی با ململایەکان بهێنێت و مەسۆگرکردنی کشانەوەی هێزەکانی ئیسرائیل لە کەرتی غەزاش بکات. گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرە بمێنن لە خێر و خۆشیدا.